بهیویا دمن خوش هون بخیر هاتن دمی برنامه لهفگاهاندنا کردان کرد کنکشن ابوي هيفيه كو ام كردان بجهين نائي كو سرحاتي و بويرن لجهان دقامن بيك جوهورين داخل شمو جفيري جي استوديو دنج امريكا لواشنطن دي سي ديت جلوب د برنامه ایرو دا دموکرات د کنگره خواه اجتماعی دا جی امریکیان دخوازن 4 سالین دن اوباما د کوچکا سپیدا بهیلن و سروکه ل 2008 دیروک تمار کری ل 4 سالین بوری چه دستکفت هبون شر ناف باجاران سوریه ویران دکا و جهانی هلوستین بگوتنا همبر اسد هنا چاودیریا مافی مروان جی ترکیه دخواستن بر پرسیارین شکاندنا مافی مروان لبی سالین بوری جزا بکا ام بسکایپی دگل بزافکاره کی کرد آخفتن و پروفسور کی ساغلمی گوتا لهفگاهاندنا کردان کا اکادیمیا دیزاین و ساغلمی چه برنامه جی کردستان رهنه سلاوین دوباره بینرین کرد کنکشن پارتیا دموکرات د کنگره خوی نشتیمانی دا هیوی دیکا دنگدرین امریکی سروک اوباما بو گرکا دیا 4 سالان د کوچکا سپیدا هل بجیرن نافدارین دموکرات ل باجر شارلت یه نورث کارولاینا ارکی ریگرتنی ل کوماریان جکاتنا ناف کوچکا سپی جارکا دی دسپیرن سروک اوباما سروک بری امریکا بیل کلینتون گوتا کنگره نشتیمانی دموکراتان دوی هندنگی بدن و جارکادی سروک اوباما حل بجیرن. You must vote and you must re-elect President Barack Obama. کلینتون برسوا رخنین کوماریان جیدا جبو سیاست اوباما ین آبوری. مجادله کوماریان لدیجی نو هلبجارتنا سروکی گلکی هیسان بو وان گوت ما بسروبریه که مزن هشت وی نکاری بوزو پاقش بکه ایجا وی درخن و مفگرینن بریس کلینتون گوت دما اوباما کتی سرای اسپی آبوری راکتی بو و هر ماه که امریکا 750,000 دلیوین کاری جدست زدان نها روش گلک باشتره جمارکا نافدارین دین دموکرات بروانی ج سیاست و رکوردا سروک اوباما کر و توایا گوتاران بمبستا هندی بون دنگدارین هطانوها بریار ندای دنگی بدن چلایانی قایل بکن کو سروک اوباما هجای هندیا 4 سالین دی د سروکاتیا امریکا دا بمینتن گلو سروک اوباما یه لسالا 2008 دیروک تمار کری ل 4 سالین سروکاتیا خوادا چه دستکفت هبون چند قنجی و خرابی هبون ورن ام وی راپورتی تماشا بکن 4 ساڵ لەمەوبەر سەرۆک ئۆباما وەک 44مین سەرۆکی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا هەڵبژێررا. لە هەڵمەتەکانی هەڵبژاردننیدا براک ئۆباما سەنگی خستە سەر دروشمی دەتوانین بڕوامان بە گۆڕانکاری هەبێت. وان نزیکەی 4 ساڵە سەرۆک ئۆباما لە کۆشتی سپیە ئابووری پەریسەندووە بەڵام بەو ئاستەنیە کە هیوای بۆ دەخواست. هەندێک لە پسپۆڕانی سیاسی دەڵێن براک ئۆباما فێر بووە چ جیاوازیەکی گەورە هەیە لە نێوان هەڵمەتەکانی هەڵبژاردن و بەڕێوەبەرایەتیدا. زۆری پەیماندا لە سەرکاری پێکەوەی دوولایەنە لە واشنگتن ڕێک پاشدانانی جۆن بەینەر وەک سەرۆکی ئەنجومەنی نوێنەران ئیدی تەواو ئاشکرا بوو کە ئامانجی یەکەمی کۆماریەکان دڵنیابوون بوو لەوەی کاری پێکەوەیی سەر نەگرێت. یەکێ لە نمونونەکان بە دریم ئاکت ناودێرکراوە ئەوەی مافی هاوڵاتی بوون دەدا بەوانەی بە منداڵی و بە نایاسایی هاتوونەتە ئەمریکاوە. لەلایەن سەرۆکەوە پێشنیاز کراوە بەڵام لە کۆنگرێس هیچ بڕیارێکی لەسەر نەدرا. هاوکات بەڕێوەبەرایەتەکەی سەرۆک ئۆباما لە هەموو بەڕێوەبەرایەتیەکانی تر زیاتر پەنابەرانی نایاسایی لە ئەمریکا دەرکردووە. سەرۆک ئۆباما پەیمانی ڕیفۆرمکردنی خزمەتگوزاری تەندروستی بەجێگەیان. هەوڵێکی زۆریدا لەگەڵ کۆنگرێسی ئەمریکا بۆ پەسەندکردنی هاوکاری ئابووری بە بڕی 787 ملیارد دۆلار و دواتریش هاوکاریەکی زۆری پیشەسازی ئۆتۆمبیل دروستکردنی کرد لە ئەمریکا. لەم 4 ساڵەی سەرۆک ئۆبامادا شوێنی ئوسامە بن لادن لە پاکستان دەستنیشان کرا و لە ئۆپەراسیۆنێکی لەشکریدا کوژرا.
سەرۆک ئۆباما هێزە سەربازیەکانی ئەمریکای لە عێراق کشاندەوە و ژمارەی سەربازە ئەمریکاییەکانی لە ئەفغانستان زیاد کرد و پەیماننامەی کۆنتڕۆڵکردنی چەکی لەگەڵ رووسیادا مۆر کرد. سەرۆک ئۆباما یەکەم ئافریکایی ئەمریکاییە وەک سەرۆک هەڵبژێرێت و یەکەم سەرۆکیشە پشتیوانی بکات لە بەیاساییکردنی مارەبڕینی هەمجنس بازان. لە ڕاوەرگرتنە گشتیەکاندا سەرۆک ئۆباما لە پێشە بەڵام ئەمریکاییەکان مترۆمنی ڕکابەری بە باشتر دەزانن بۆ چۆنێتی سەر و سەوداکردن لەگەڵ ئابووریدا. سەرۆک ئۆباما ساڵی 1961 لە هاوایی لەدایک بووە. سەرۆک ئۆباما و میشەل ئۆبامای هاوسەری دوو کشیان هەیە. جارێکی تریش جۆ بایدن لەگەڵ سەرۆک ئۆبامادا دەبێ وەک پۆستی جێگیری سەرۆکی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا. بینەران ڤیدیۆین ku ji nav Sûriya digehên nîşan didin ka şerên di nêvbera hêzên ewlekariyê û serhildayên çekdar da çend ziyanên mirovanî gihandine û çendê bajarên welatî wêran kirine. Digel vêna jî cîhan bi yek çav û bi yek helwest temaşeyî serpêhatiyên Sûriyê nake. Li demekî hêzên ewlekariyê bi çekê giran hêrîşa dikin ser çekdarên rekaber di nav bajaran da pêla penaberên medenî bo welatên hevsûnûr her têt û bihêz dibitin û rêberên herêmê û cîhanê jî helwestên jêk cuda xuya dikin. Serokê Misrê Mihemed Mursî got divêt Esed jî dîrokan û penda wergirtin û biryara rast bidet. هێشتا دەرفەت ماوە بۆ ڕاگررتنی خوێن ڕشتن با بڕیاری گونجاو لە کاتی نەگونجاودا نەدرێت. Balê Serok Wezîrê Tirkiye Recep Tayyip Erdogan got Tirkiye hem ber rûydanên Sûriya destvala namînitin. Rejim bir terör devletidir. ڕژێمی سووریا بۆتە دەوڵەتی تێرۆر لە مانگیسەی 2011ەوە نزیکەی 30,000 کەس کوژراون بەلانی کەم 2200یان منداڵن. Katledilenlerin. Serokê Rûsî Vladimir Putin diyar kir ku Mosko ne amadeya helwestê xwe hember hikûmeta Sûrî biguharitin û wî got rojava komelên milîtanên weka El-Qaîde bikartînitin bo ladana Serok Esed. Wezîrê derveyê Çînê gote hevbera xwe ya Emerîkî Hillary Clinton ku welatê wî piştevaniya veguhastina siyasî li Sûriya diketin lê li dijî matêkirina derveya. Sekreterê Giştiyê Netewên Êgirtî Ban Ki-moon rexneyeka tund li civata tenahiya Netewên Êgirtî girt û got ew li hember Sûriya nelive û ev e gelê Sûrî diêşînitin û ziyanê lê navdengê civatê didet. Raporteka nuh ya rêxistiya çavdêriya mafê mirovan ji hikûmeta Tirkiye dixwaztin berpirsiyarên zêdegaviyên li ser mafê mirovan, eşkencedan, windakirin û kuştina ku li dijî Kurdan hatî kirin ji salên 1990 diyar bikin û ciza bikin. Rapor dibêje piraniya wan zêdegaviyên karmendên hikûmetê li salên 1993 û 1994 bûn û berpirsiyarên kuştin û windakirina bi hezaran Kurdan hêşta nehatine cizakirin. Em bi Skypeê digel bizavkarek mafê mirovan yê Kurd axiftin. Mesele pir mezin e. Mesele gelek insanê hundayî hene hunzanin yani bi hezara hundayî hene. Yani ev jî van kesê ku hatin hundakirin gorî baweriya me bi çawa hatine hundakirin, li ku hatine hundakirin, kî van dîtiye, kî van kuştiye ve şartiye bi çawa hatine işkence kirin. Van tiştane hemî arşiva devlete de uyan yani hatî arşiv kirin, hatî dokümante kirin. Obrastî jî devlet bixwaze 24 saata da van arşivê xwe veke kesê ku hatine hunda kirin li ku hatine veşartin berê tiştî her tiştî li ku hatine veşartin ciyê wana eşkere bike û yê dudemîn jî yê ku wana qatil kirine yê ku biryara wan tişta dane ser wan jî dost karibeke yani îro devlet van tişta bixwaze rûbirû bibe yani bixwaze ku derxe rojevê bi rastî wê heyanê serok komara jî herin heyan serok wezîrê berê jî herin ve serfermendarê berê gelek werin darezandin yani ji ber wî yani zihniyeta devlete aslında devleta Kurd bêjin ya devleta Kurd
و هر تشتی و خرج در کبروجه و هر بگیج کنتور گیرلا و ئەکادیمیا نفنەتەوەی یا دیزاین و تەندروستی کاری دیکە ji بۆ civakên ساغڵەم دروست بکە بە ئاڤاکردنا ژینگەهین ساغڵەم دوان civakanda. دکتر ئالان دیلانی ئەندازیاری نەخشەکێش و تەندروستی لە ئەکادیمیێ لە ئەفریقا باشوور بوو دەما ئەم بە سکایپێ دیگەل ئاخفتین سەبارەت vê ئەکادیمیێ و پرۆژەی وانیە داهاتی ji کوردستانی ڕا. ڕێکخراوێکی ئاکادمی ئینتەرناسیۆناڵە کە پێکهاتۆ لە ئاکادمی دکتور و مەهەندیس و پلاندانان و هەموو بوارێکی زانستی لەباری پزیشکی و لەباری اقتصادی و لەباری دیزاین و ئەنڤەرمنتاڵ دیزاین کە چۆن ژینگە و شار و ماڵ و ئەوە نەخۆشخانە پابلیک ئینستیتوشن بە شێوەیەک دروست بکرێ کە تەندروستی بەهێز بکە لە کۆمەلگادا بۆ ئەوەی کە زانست ئەمە دروست بکەین ئەو زانستێکی تێکەڵاو کە پێکهاتۆ لە عیلمی پزیشکی لە عیلمی دیزاینەوە لە عیلمی سایکۆلۆژی کە ئەوانە چۆن دەتوانن کۆمەلگایەک دروست بکەین کە لەباری سایکۆلۆژیەوە لەباری کۆمەڵایەتیەوە و هەتا لەباری فیزیکیەوە ئێمە تەندروستی ئێمە بەهێز بکە و تووشی سترێس نەبین لە کۆمەلگادا. بەڵێ دکتۆر ئالان پرۆژەیەکتان هەیە بۆ هەرێمی کوردستان حەزمان دەکرد باسی ئەو پرۆژەیە بکەن چونکە من دەزانم کۆنفرانسی دووەمی ئەکادیمی لە هەولێر دەبتن. لە بابەتەکانی بڵین پزیشکی و تەندروستی لە بابەتەکانی کشاوەرسی لە بابەتەکانی اقتصادەوە لە بابەتی دیاسپۆرا وەزیفەی دیاسپۆرا چیە کوردی هەندەران چۆن بتوانە خۆیان خڕکەنەوە بتوانن خزمەت بکەن بە وڵاتەکەیان ئەوە شێوەیەکی مدەرنە شێوەیەکی تازەیە علمی پزیشکی لە ڕەوانگەی تەندروستیەوە ببینن نە لە ڕەوانگەی نەخۆشیەوە یعنی چاو لێ دەکەین کە چۆن خەڵک بڵین تەندروست ڕابگرن نەی کە خەڵک ڕاوەستن کە خەڵک نەخۆشکەوێت دوای دەرمانیان کرد ئێمە دەمانەوێت ئەو بیر و باوەڕەکە پێ دەڵێن سەڵوتۆجەنیز یعنی سەرچاوی تەندروستی چۆن لە کۆمەلگا دروست بکرێ و علمی پزیشکیش بێتە علمێکی زۆر تەندروستی نای علمێکی نەخۆشی ینی واتە لەباری پاتۆجەنیزەوە چاوی لێ نەکەن چاوی لێ نەکەن فقط خەڵک نەخۆش بکەوێ دوای دەرمانی بکەن چاوی لەکەن بینەرین لە هەڵگەهاندنا کوردان کورد کونەکشن هەتا لە هەڵگەهاندنەکادی هەر شاد و دڵخۆش بن.